قسە و باسی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی پارلەمانی عێراق کار ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە. کاک دکتۆر شاخەوان شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. ئەگەر کاک دکتۆر جۆل لە من بێ نازانم زۆر باشە. کاک دکتۆر ئێوە ئەمڕۆ هەم لێژنەی ئاسایش و بەرگری هەم خۆشتان سەردانی ماڵی پێشڕە و شەهید پێشڕە و دزەییتان کرد و بۆشتان دەرکەوت کە ئەو شوێنە شوێنی نیشتەجێبوونی ئاسایی کەسێکی سڤیلە. پێشتریش قاسم عەرەجی ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی هات و هەمان تێبینی هەبوو. ئێوە دەتانەوێت دوای ئەم لێکۆڵینەوەیە دەتانەوێت لە پەرلەمان چه هەنگاوێک بنێن؟ ئایا دەتوانن بڕیارێک لە پەرلەمانەوە دەربکەن بۆ ئیدانەکردنی ئەو هێرشە کە لەلایەن ئێرانەوە کرایە سەر هەولێر؟ زۆر سپاس کاک حاکم ئێوارەی جەنابتان و بینەرانی کوردستان 24 باش دیارە پەرلەمانی عێراق و بە تایبەتی لەم خولە خولی پێنجی پەرلەمان هیچ کات بێمەوقف نەبووە لە بەرامبەر هیچ تاوانێک کە دژی خەڵکی هەرێمی کوردستان ئەنجام درابێ لە هەر هێرشێکا. بە بیرتان دێت جەنابتان لە هێرشی سەرماڵ شێخباز لیژنەیەکی پەرلەمانیمان پێکێناوە بۆ یەکەم جار لیژنەی پەرلەمانی کۆمەڵە تەوسیاتی زۆر قورسی بەرامبەر بە هێرشەکانی ئێران دەرکرد و ئەو کات باس لە قەرەبووکردنەوەی ماڵی شێخباز چونکە خۆشبەختانە قوربانی لێ نەکەوتبووە و باس لەوەکرا کە ئەمە حکوومەتی عێراق دەبێت دەستکراوە بێت لە مافە دەستوریەکەی خۆی کە بەپێی دەستور بۆی هەیە ڕەت بالمثل بکاواتە ئێران چی کرد بەرامبەری بکانی کۆمەڵێک تەخویلماندا حکوومەتی عێراق بۆی کە ببێتە حەدێک و سنوورێک بۆ ئەو تاوانانەی ئەو دزدرێژیانی کە دەکرێتە سەر هەرێمی کوردستان. بەداخەوە طبعا ئەم تاوانەی ئەم جارە قورستر بوو کە قوربانی لێکەوتەوە و ئەو بەڕێزە کە کاک پێشرە و سەرمایەدارێکی هەرێمی کوردستان بوو گیانی لەدەستدا و منداڵی و کەسوکاری و ئەو کەسانی لە ناو خانووەکەی کاریان دەکرد و هەموو ئەو بیانوانەی هەبوو بۆ ئەوەی کە قەسفی ئەو بینایە بکرێت بیانووی پڕوپوچ بنووە بێمام نابن و هیچ بناغەیەکیان نەبوو. ئێمە لە کاژمێر دووی بەرەبەیانی شەوی ڕووداوەکە وەکو سەرۆکایەتی پەرلەمان کۆبوونەوەیەکمان کرد بۆی کە مووقفێکمان هەبێ و بەیاننامەیەکمان دەرکەوێت ڕای ئیدانەکردنی ئەو بابەتە داوامان لە حکوومەت کرد کە هەموو ڕێکارەکان بگرێتە بەر بۆ ڕێگریکردن لە هێرشکردنە سەر هەرێمی کوردستان و لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان و لە هەمان کاتیشدا بڕیاری دروستکردنی لیژنەیەکی هاوبەشماندا لە لیژنەی ئاسایش و بەرگری و لیژنەی پەیوەندیەکانی دەرەوە لیژنەی سەرۆکی لیژنەی ئاسایش و بەرگریمان کردە سەرۆکی لیژنەکەەوە ئەمڕۆژ هاتن بۆ هەولێر بۆی کە لە نزیکەوە ئاگداری ئەو هێرشە بن و ئەو مووقعە ببین و ببین کامە ماڵی هاوڵاتیکی سڤیلە سەرمایەدارێکی ئەم شارەی هەموو ئەو بیانوانە کە هەیە ڕاستیەوە دوورە لە ڕاستیەوە و ئەگەر تەرکیبەی لیژنەکە تەمەشا بکەی سەرۆکی لیژنەکە سەر بە کوتلەی بەدرە لە ڕووی سیاسیەوە ئەندامانی دەوڵەتی یاسای تایە عەقدی وەتەنی تایە تەقەدومی تایە یەکێتی تایە پارتی تایە هەموو کوتلە سیاسەکان لەو لیژنە بوون کە ئەمڕۆ سەردانی هەولێریان کرد و لە کۆنگرە ڕۆژنامەوانەکەش بە ئاشکرا باسییان لەو کرد کە ئەم ماڵە ماڵی هاوڵاتیە و ماڵی ئەوەیە کە خۆی تێدانیشتە جێ بۆم عائیلە هەر بۆ خۆی کۆنگرە ڕۆژنامەوانەکەی سەرۆکی لیژنەکەەوە ئێمەش ڕەتکردنەوەی ئەوەی تۆمەتانە بۆ کە خراوەتە پاڵ هەرێمی کوردستان ئەوەی کە ئێمە زیاتر بریندارکەوە نیگەرانمانی کرد ئێمە لەگەڵ جمهوری ئیسلامی ئێرانە پەیوەندی باشمان هەیە و پەیوەندی هاوبەشی نێوان حکوومەتی ئیتیحادی و جمهوری ئیسلامی ئێران حکوومەتی هەرێم و جمهوری ئیسلامی ئێران لە مەجالی ئەمنی و مەجالی سیاسیش هەموو دەرگاکان کراون و دەرگا دیبلۆماسی و ئەمنیەکان دانەخراون لیژنەکانی هەمانگی دانەخراون تا ئەوان بێن بگەنە حاڵەتەوەی کە کاتێشا بەکاربێنن و ئەوەی کە ئەمڕۆ لە وەزارەتی ناوخۆ سوودمان لێ وەرگر وەکو لیژنەی نیابیەکە کە دوو ڕۆژ پێش هێرشەکانی ئێران بۆ سەر هەولێر کۆبوونەوەی لیژنەی هاوبەشی باڵای ئەمنی ئێران و با بڵێن عێراق هەبووە و بە هیچ شێوێک باسییان لەوە نەکرێت کە جێگایەک هەیە لە هەولێر مەترسیە بۆ سەر ئێران یاخود کاری تەجەسوسی تیاکرێ و دوای ئەوە هەستاون بە قەسەفکردنی هەولێر کەواتە تۆ
ئەگەر تێبینیەک شتە بێگەل ملاحەزەیە کە تێبێ هەر شتێکت هەبێ دەبێت لەگەڵ هەردوو حکوومەتدا کە پەیوەندەکانت ڕاستەوە خۆن و کۆبوونەوەکانت بەردەوام لەگەڵان باسی بکەیت باسی نەکردووە باش بۆیە ئەم تاوانە کە ئەوان ئەنجامیاندا هیچ بەهانەیەکی بۆ نییە وان بڕ لیژنەکە زۆربانی ماڵی خوارێ خۆشببوو کاک پێشتە دزەیشی کردووە لەوێش باسی لەوان پشتگیری ئەوانن کە تعدایان لێکراوە پشتگیری خەڵکی کورسانەکەن زۆر باشە کاک دکتۆر شاخەوەن پێتان وایە دەسەڵاتدارانی عێراق لەگەڵەوەی حکوومەتی عێراق تا ڕادێک هەڵوێستی وەرگرتووە سکاڵای لا نەتەوەیە گرتوەکان تۆمار کراوە ینی پێتان وایە دوجار ئەو دەسەڵاتدارانەی عێراق ئەم راپۆرتانەی ئێوەش ئامادەتان کردو راپۆرتەکانی پێشوش دیزە بە دەرخۆنە ناکرێ ئەگەر کرا ئێوە دەتوانن حکوومەتی عێراقی بانگێش بکەن بۆ پەرلەمان بۆ لێپێچینەوە بەڵێ تەعاان بڕیارمان داوە کە بانگێشتیان بکەین بۆی کە لە نزیکەوە ئاگادار بین هەنگاوەکانی حکوومەت چی بووە بە تایبەتی راپۆرتی و دەمەوێت منصف بین لەو بارەوە کە ئەمجارە حکوومەتی ئیتیحادی سەرۆکوەزیران وەزارەتی خارجی کەناڵەکانی ئەوان ئەمنی دیبلۆماسی زۆر بەتوندی لەسەر خەت بوونەوە جا لە ئیدانەکردنەکان هەندێک مەواقفیان وەرگرت کە پێش لە حکوومەتەکانی پێشوو نەمان بینەوە زۆر سەریح بوون لە ئیدانەکردن و لە ئەو هەنگاوانەی کە عێراق دەیگرێتە بەر هەنگاوە دیبلۆماسیەکانیان لە ڕێگای ملسی ئەمن سکاڵا ئەنجامدانی سکاڵا تۆمارکردنی سکاڵا لە دژی ئەو خەرقەی کە کراوە سەر عێراق بانگێشکردنی باڵۆ زیێران کۆمەڵی هەنگاوی زۆر سەریعیاننا و لە پەرلەمانیش هەموو ئەو لایەنە نەمەعنیانە دێنین لە پەرلەمان کۆی دەکەینەوە هەم وەزارەتی خارجی هەم دەستگای ئاسایشی نیشتیمانی و ڕەنگە لایەنی معنیش لە هەرێمی کوردستان بۆی کە هەموو لایەک ئەو ڕوونکردنەوەی بۆ پەرلەمانتاران بدەن کە ئەمەی کراوە ناحەقیە تاوانێکە بەرامبەر بەگەری کورسان کراوە و لەسەر ئەوەی کە ئەم خەتواتانە جێگای خۆی گردویانە بڵێ جێگای خۆی گردووە حکوومەتی ئێرانی تووشی مووقفێک یاخود حاجێکی دەوری یەکجار گەورە بووەتەوە و زۆریش محاولەی کرد کە ئەم زەختی لەسەر پەرلەمان کرد لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە بۆی کە کارەکانی ئەنجام نەدا و لیژنەکە دەست بەکار نەبێ و کۆمەڵی هەنگاوی تریش بەڵام خۆشببختانە سەررجەم هێزە سیاسیەکان ڕاستە ینی نامێنێت بشارمەوە ئێمە کە ئیمزاکان کۆکراوە بۆ ئەنجامدانی دانیشتنیەکی تایبەت بە هێرشەکان بۆ سەر هەولێر ینی ئەو پەرلەمانتارانەی کە بەداخەوە خۆیان ساخ کردوێتەوە لەو بەرەی کە ئیتیهامی ئەوە دەکرێن کە لە بەرەی ئێرانین هیچێک لەو پەرلەمانتارانە بەیانیان هەبوو و نەئیمزاشیان کۆ کردەوە بەشێک لەو هێزانە ئامادە نەبووتانانەت ئیمزاش کۆ بکەنەوە لێدوانێک بدەن ڕەنگە هەندێک لەوانە لێرە و لێوێ پاساویشیان هێنابێتەوە بۆ هێرشکردن بۆ سەر هەولێر بۆیە بەلای ئێمەوە ئەوەی کە مەترسیە ئەوەیە کە لێرە هێشتا هێزێک هەیە بیان و بۆ هێرشەکانی ئێران بۆ سەر هەولێر بدۆزرێتەوە ئێمە باسیشمان کرد ئەمڕۆژ و پێشتیش لە پەرلەمان کە ئەگەر بابەتەکە ئەمە هێرشکردنە بۆ سەر ئیسرائیل و بۆ سەر ئەوەی کە بیانێت تۆڵە لە غەزە و لە ناوچەکانی تر بکەنەوە خۆ ئیسرائیل لە هەندێک ناوچە هەن زۆر لە هەرێمی کوردستان نزیکترن و ئەوان زۆر جاری دعایەوەیان کردڵێن کاتێشاکانمان دەگاتە تەل ئەبیب ئەی بۆ لە تەل ئەبیب نادەن بۆ لە هەولێرە دەن بۆیە ئەمانە باشە بەڕاستی بیانوگەرێکن کە تەنها شەڕفرۆشتن بە هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان ئیلتیزامی تەواوی بەو ڕێکەوتنە ئەمنیانەی هەبووە نێوان خۆیان و ئێران و ئێرانیش اعترافی بەوە کردووە کە ئێستا هیچ کێشەیەک نییە زۆر باش بەکارهێنانی کاتێشای بالستی کە مووەجەهە ئەمە لە کاتێکا بەکارهێنرێت کە تو ئێعلانی حرب دەکرێت بە مجرد بەکارهێنانی ئەمانی دەبێت جەنگ دەست پێکرد بێت لە نێوان دوو وڵاتە باش کاک دکتۆر شاخەوان ئێوە ئاماژەتان بە خاڵکی گرنگدا بەلایەنە نەیارەکانی هەرێمی کوردستان لە ناو پەرلەمان لەگەڵەوەی هیچ لایەنێک لەو لایەنە شیعیانە تا ئێستا یەک بەیاننامە یەک ئیدانە یەک قسە یەک هەڵوێستیان سەبارەت بەم هێرشانە نەبووە باشە پێتان وایە ئەو لایەنە یارانە کە ئەوان بڕیاردەری بڕینی قوتی خەڵکی کوردستانیشن پێتان وایە خۆ دەڵێ واژۆیان نەکردووە تەنانەت بۆ دانیشتنێکی نائاسایی پەرلەمان پێت وایە ئەو لایەنانە بهێڵن هیچ بڕیارێک لە دژی ئەو هێرشە موشەکەی ئێران لەلایەن پەرلەمانی عێراقەوە دەربچێت
طبعا کە مووقفەکە دێتە سەر ئیدانەکردنی هێرشێک بۆ سەر هەرێمی کورسان و راپۆرتەکە لەلایەن لیژنەیەک و ئامادەکراوە کە ئەندامی هێز سیاسی عێراقەکانی تایە بە شیعیشەوە تەمەن با منصفین مەوزعی شیعەکان ئەوە نییە بڵێن هەمویان نەخێر ئەو بەرەی کە دیارن خۆیان بەناوی بەرەی مقاومە و نازانم چی و فەسایلوانە لە قەڵەمەدەن ئەوانە زیاتر بەڵامەوەکانی تر هەندێکیان هاوسۆزن و ئەمڕۆ سەرۆکی لیژنەی ئاسایش و بەرگری سەرۆکی فراکسیۆنی بەدریشە لە ناو پەرلەمانی عێراق و بینیشتان چ مووقفێکی هەبوو و چ لێدوانێکیدا لە کۆنگرە ڕۆژنامە بە زۆر بە سەریح عیبارە باسی کرد کە ڕاستە ئێمە پەیوەندێکی باشمان لەگەڵ ئێرانە هەیە مێژومان هەیە سنووری هاوبەشمان هەیە بەڵام ناکاتە ئەوەی کە ڕێگە بدەین خەڵک بێ هێرش کاتە سەر هەرێمی کورسان و باسی لەوەش کرد کە هەرێمی کورسان لەگەڵ عێراقا بەڵێ زۆر باشە کاک دکتۆر شاخەوان بەڕاستی پرسیار زۆر بوون پرسی ترمان یەکجار زۆر هەبوو بەڵام ببورن کە کاتمان هەرەوەندە بوو زۆر بەڕێ دکتۆر شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە شاری هەولێرە و لەگەڵمان بووی سپاس بۆ ئێوە شەوتان باش.